خۆشەویستانم سڵاتان لەوێ خۆشحاڵم بە پرۆگرامێکی نوێی بیرتە لەگەڵ دوو گروپی زۆر خۆشەویست بوومەڵمیانی ماڵەکانتان بە هەمان شێوەی پرۆگرامەکانی پێشوو دوو گروپی زۆر ئازیز گروپێکیان مامۆستا و گروپێکیان خوێندکار بە خێراتنی هەردوو گروپتانەکەم بەخێر بێن سەرچاو گروپی ئەی چەند مامۆستایەکی بەڕێزن لە قوتابخانەی چیای بنەڕەتی زۆر بە خێراتنی مامۆستاگیان فەرموو خۆتان ناسێنە سنوور محەممەد مامۆستا لە قوتابخانەی چیای بنەڕەتی زۆر بە خێراتی مامۆستاگیان مامۆستا صادق عومەر لە قوتابخانەی چیای بنەڕەتی من هیوادارم کە قوتابێ بەڕێزەکان بیبەنەوە یەکەم بن چکە سەرکەوتنی ئەوان دوو جار سەرکەوتنی ئێمەیە دەست خۆش مامۆستاگیان زۆر سپاس سەهران محەممەد قوتابخانەی چیای بنەڕەتی زۆر بە خێراتی مامۆستاگیان گروپی بی بە هەمان شێوە لە قوتابخانەی چیای بنەڕەتی خوێندکاری گروپی ئین فەرموو خۆتان بناسێنن لانجا عثمان مجید پۆلی شەشەم بە خێراتی لازم محەممەد جزا لە قۆناغی شەشەم زۆر بە خێراتی مەدی لە قۆناغی شەشەم زۆر بە خێراتن گروپی بی ئێواڵەن چی لە مامۆستاکانی خۆتانە بنەوە ئەوانەڵەن حەزەکەن ئەوان بیبنەوە ئێواڵەن چی فەرقی نییە بۆ ئێمە کامان ببینەوە گرنگ نییە مویمەوەیە بەشداریتان کردووە و کۆمەڵە زانیاری ئەگۆڕنەوە باشە گروپی ئەی پێشەوەی بچمە لای پرسیارەکان نەمەوێ قسێکم وەکە نەسەر پرۆگرامەکە ئەگەر ڕەخنەیەک پێشنیارێکەتانێ بۆ پرۆگرامەکە دەستخۆشیتان لەکەین بەڕاستی بەرنامەکەتان لە ئەستێکی زۆر پێشکەوتوایە و تاکە بەرنامەیەکە کە توانیوێتی قوتابیان و مامۆستایان لێکۆکۆ بکاتەوە و من هیوادارم کە گروپی بی خوێندکارە خۆشەویستەکانمان بیبەنەوە هەروکو چۆن ئاواتی دایک و باوکان ئەوەیە کە مناڵەکانی خۆیان باشتر بنەوەن بە هەمان شێوە ئێمە مامۆستاژ ئاواتمان ئەوەیە کە ئەوان زیرەکتر بن لە ئێمە زۆر سپاس دەست خۆش مامۆستاگیان نمونە و زۆر بێ مامۆستاگیان تۆ قسێک مامۆ بکەیت سپاستان ئەەکەم طبعاً ئەم بەرنامانە زیاتر تا ئێستا بۆکوڵن دەگمەن بووە لەبەرەوەی ئەمە تاکە بەرنامەیەک پێدانەکەم کە من بینی بە نازان پێشەوە کە قوتابیان خۆیان دێنە سەر منەسە ئاشنا بن بە ڕاگەیاندن و بە بەرنامە و بە تیڤیەکان و بۆ بەرنامانەی کە زیاتر خزمەت بە توێژی قوتابیانەکە هیوادارم ئەمە ئینشەڵا لە فراوان بوو نابێ و هەروەها کەناڵە بەڕێزەکەتان و زۆربەی کەناڵەکانی تریش بتوانن بەرنامەی تەرفیهی زیاتر پێگەیاندنی ئاسی زانستی قوتابی بەرزکەنەوە دەست خۆش مامۆستاگیان ئێمەش ئامانجمانەوەی خزمەتکەین لە پێناو وڵاتەکەمانە فەرموو مامۆستاگیان تۆ قسێک مامۆ بکەیت بەرنامەیەکی زۆر سەرکەوتووە هیوادارم کە زیاتر پەری پێبەن و لە هەموو کەناڵەکان ئەم بەرنامەیە زۆر زیاتر ببێت چکە هەم بۆ خوێندکار و بۆ مامۆستا زۆر خۆشە و هیوادارم کە گروپی بەرامبەریش زۆر زۆر سەرکەوتو بوون لە ئێستاش و لە ڕابردووش و لە سەرکرد لە داهاتووشە گروپی ئەی ئامادەن بۆ پرسیارەکان باش زۆر باشە سێ کارتان هەیە لە ماوەی 6 چرکەیە کۆتا وەڵام وەرەگرم ئەگەر ئێوە نەتانزانی لە ماوەی 10 چرکەیە گروپی بی کۆتا وەڵام مێنە باشە ئەگاتان لێبێ لێوش لە پرسیارەکەم لە ڕووی مێژووە چۆنن کامتان مامۆستای مێژوون بەس کامتان زانیاریتان زیاتر لەسەری معلوماتی مێژوومان لایە معلوماتی باشە زۆر باش لەم پرسیارە دەرەکەوێت پرسیارەکاڵێ هەرەمەکانی میسر چەند ساڵ لەمەوبەر دروست کراون 3000 ساڵ لەمەوبەر 5000 ساڵ لەمەوبەر 4500 ساڵ لەمەوبەر هەرەمەکانی میسر 4500 ساڵ دڵنیان بەڵێ 4500 زانیاریتان هەیە لەسەری ساڵێک مێژوم وتۆتەوە 4500 ساڵێک مێژوو وتۆتەوە کاتە قەلەم سینۆها پزیشکی تایبەتی فیرعون باش خوێندراوەتەوە سەرچاوێکی مێژووی کۆتا وەڵام وەرەگرم مادەمەوەنە دڵنیان و قەلەقتان ناکەم وەڵامەکەتان زۆر ڕاستە دەست خۆشەڵێکی زۆر قایم تا چەڵەکانیشتان زۆر قایم بکەن باشە زۆر باشە ئامادەن بە پرسیاری دوم زۆر باشە پرسیارەکاڵێ پێنووسیدار واتە قەڵەم ڕەساس لە چی دروست دەکرێت گرافیت پۆتاسیۆم گرافیت دڵنیان گرافیت تا هەڵبژاردنەکانم لە خوێندەوە زانیتان و کۆتا وەڵام وەرەگرم وەڵامەکان زۆر ڕاستە دەست خۆش چەپڵێکی زۆر مادێکی زیان بەخشیشە هیوادارم قوتابیان شەڕی پێ نەکەن چووکەوە هەیە لە فۆلا شەڕە قەڵەمشی زۆر باشە لە ئەدەبی کوردیە کامتان مامۆستای کوردی ئینگلیزی زانستن باشە پرسیارە بزانم چۆنە ئیبراهیم ئەمین باڵدار کەی کتێبی ئەلفوبێی بۆ مناڵان بە چاپگەیاند 1950 1945 1960 کتێبی ئەلفوبێ 1945 واتە هەڵبژاردننی دووەم بەڵێ 1945 کۆتا وەڵام وەرگرم
بە ئەوم درێ تا ئەو بێ کۆتا وەڵام وەرەگرم بەڵام بەداخە وەڵامەکەتان هەڵەیە بە هەمان پرسیارە ئەچمە لای گروپی بی ئیبراهیم ئەمین باڵدار کەی کتێبی ئەلفوبی بۆ مناڵان بە چاپگەیان 1950 1945 1960 ئاگاتان لە کات بێ دە چرکێ 1960 دڵنیان بەڵێ کاتتان تاوا بوو بەڵام بەداخەوە وەڵام ئێوەش هەڵە بوو 1950 ئیبراهیم ئەمین باڵدار کتێبی ئەلفوبی لە ساڵی 1950 بە چاپگەیاندووە گروپی بی ئێوە ئامادەن بۆ پرسیارەکان بەڵێ زۆر باشە سێ پرسیاری گروپی ئەی تەواو بوو بە سێ کارت ئەچمە لای گروپی بی ئێوەش لە ماوەی 6 چرکا کۆتا وەڵام وەرەگرم لەم پرسیارانە باشە پرسیارەکاڵێ ئەشکەوتی شانەدەر ئەکەوێتە کوێوە دەڤەری بادینان دەڤەری باڵەکایەتی یاخود دەڤەری برادۆست ئەشکەوتی شانەدەر ئێمە چەنەها ئەشکەوتمان هەیە و خۆتان نزانن برادۆست دڵنیان لە چه پارێزگایەکە برادۆست پارێزگای هەولێر دڵنیان تاوە لە مێژوە خوێندوتانە ینی کاتە وەڵامەکەیان زۆر ڕاستە دەستخۆش دەستان خۆش بێ لە زانستا چۆنن باشین باشن زیرەکە لە زانستا بەڵێ باشە بزانە پرسیارات چۆنە بن پرسیارەکاڵێم لە هەر خولەکێکدا زۆرێک لە خانەکانی لەش لەناو دەچن ئەم خانانە دروست دەبنەوە بەهۆی کردداری چیەوە دەزووە دابەش بوون یاخود هەرسکردن یاخود توانەوە دەزووە دابەژوو دڵنیان بەچی ئازانیت خوێندومانە خوێندوتانە ڤانیا گیان تۆڵی چی خۆ بێدەنگ کردووە تاو یعنی هاوڕێ لەگەڵیانە کۆتاوەڵام وەرگرم کاتە وەڵامەکان زۆر ڕاستە دەستخۆش دەستان خۆش بێ بزانم لە پرسیارات چۆنە بن سدوانتان زانیۆ باشە زۆر باشە پرسیارەکەی ترەڵێم چی بریتە لە گۆڕان لە شوێن یاخود جێگادا جوڵە هێز یاخود وزە جوڵە دڵنیان لە چیا خوێندوتە زانست قۆناغی چەند بووی تۆ قۆناغی شەش بەڵێ کۆتا وەڵام وەرەگرم تاو قەلق نینانی پێشەوە دەستخۆشی لە مامۆستاکانتانەکەم لەبەر شتەکانیان زۆر باش بیرماوە وەڵامەکەشیان زۆر ڕاستە دەستخۆش دەستان خۆش بێ گروپی بی وەڵامی هەر سێ پرسیارەکان زانی بە سێ کارتی ترە گەڕێمەوە لای گروپی ئەی بزانم ئێوە چۆنە بن مامۆستاگیان لێستەوە دیارە ئاواتەکەتانێتە دی چونکە زۆر زیرەک دیارن باشە ئیشەڵڵا ئەم پارچە هۆنراوەیە ئەم کوردستانە جوانە خوێن و دڵ و چاومانە خۆشم دەوێ پڕ بە دڵ ئەی پارێزم وەکو گوڵ هیچێیە وەفایی محەممەد پاکش یاخود زێوەر ئەم کوردستانە جوانە خوێن و دڵ و چاومانە خۆشم دەوێ پڕ بە دڵ ئەی پارێزم وەکو گوڵ هی وەفایی یاخود محەممەد پاکش یاخود زێوەر محەممەد پاکش لە چ قۆناغێکە ئەگەر بیرتان ما بێ هەیە وەکو خوێندن ئێمە نەما خوێندوە کاتە شخص خۆم من خوێندوە بەڵێ من هەنجی تازەیە کۆتا وەڵام وەرەگرم با کەلەکتان نەکەم کاتە وەڵامەکەتان زۆر ڕاستە دەستێکی زۆر خای دەستان خۆش مامۆستاگیان ئامادەم بچمە لای پرسیارەکەی تر زۆر باشە پرسیارەکاڵەیەم چ مێرووێک مرۆڤ تووشی نەخۆشی مەلاریا دەکات سیسرک کولە مێشولە هیوادارین کەس توش نەبێ وابزان مێشولەیەکیش لێرە هەیە مامۆستا لای تۆی هەڕێک لای تۆی بینم من ئاگادار بن تووشی مەلاریاتان نەکە زۆر باشە کۆتا وەڵام وەرگرم کاتە وەڵامەکەتان زۆر ڕاستە دەستخۆش زۆر دەستان خۆش بێ ئامادەن بۆ پرسیاری سێم زۆر باشە پرسیارەکاڵێ کەم لەم ئەندامانەی لەشی مرۆڤ ڕاستەوخۆ پەیوەندی بە دڵەوە هەیە بە دڵەوە سیەکان یاخود جگەر یاخود گەدە سیەکان چۆنە پەیوەندێکی لەگەڵ ئاڵگۆڕی چیەکە لێن ئاڵگۆڕی خوێن ئەکان کاتێک ئۆکسجین ئەچێتە سیەکانەوە بەڵێ خوێن لە سیەکانە پاک ئەکاتەوە پاشان ئەینێرێ بۆ گوێچکەلەی لای چەپی دڵ پاشان ئەیش ئەینێرێ بۆ سکۆڵی لای چەپ سکۆڵەش بە شاخێنبەرایدا زۆر باشە وەڵامەکان زۆر ڕاستە دەستخۆشەڵێکی سەڵخای دەستان خۆش بە مامۆستاگیان کۆتایی هاو بە 6 پرسیاری گروپی ئەی گروپی بی سێ کارتیان ماوە و کۆتاییە بە 6 پرسیارەکەی ئێوەش لە قۆناغ یەکەم باشە ئامادەن بۆ پرسیارەکە زۆر باشە پرسیارەکاڵەیە
ئاوێتەیەکە بە ئاسانی کارلێک دەکات لەگەڵ مادەکانی تر تفتی یاخود گیراوی خوێ یاخود ترش ئاگاتان لە کات بێ پێناسەیە ئەمە لە زانستا هەیە ئاوێتەیەکە بە ئاسانی کارلێک دەکات لەگەڵ مادەی ترە تفتی یاخود گیراوی خوێ یاخود ترش گیراوی خوێ دڵنیان بیر بکەنەوە کاتان ماوە دڵنیان گیراوی خوێ کاتتان ماوە لە زانستا هەیە یەک جارێتر بۆتانە خوێنەوە ئاوێتەیەکە بە ئاسانی کارلێک دەکات لەگەڵ مادەکانی تر تفتی گیراوی خوێ ترش کۆتا وەڵام وەرەگرم ئاگاتان لە کات بێ تفتی بێ دڵنیان بەڵێ تاوا وەریگرم بەڵێ زۆر یارمەتیمان بەڵام بەداخەوە وەڵامەکان هەڵەیە بە هەمان پرسیارە گەڕێمە لای گرفی تاوا ترشە دڵنیان تاو چاوەڕێ کات ناکەیت و وەڵامەکان زۆر ڕاستە دەست خۆش تەڵێ ئەو پرسیارەش فێربوون لە مامۆستاکانتانەوە باشە ئەوان وەڵامەکان زانی ئامادەمە پرسیارەکی تر زۆر باشە پرسیارەکە ئاڵەیە گەڕانەوەی ڕووناکیە لەسەر تەنێک دانەوە گەڕانەوە پێچوانە بوونەوە کامیانە لەم پرسیارەکە دووبارەکەیتەوە بەس سەرچاو گەڕانەوەی ڕووناکیە لەسەر تەنێک تۆ ڕووناکیەکەکەیتە سەر ئەم تەنە بۆ نمونە چی پێوترێت دانەوە گەڕانەوە پێچەوانە بوونەوە زۆر ئاسانە گەڕانەوە دڵنیان بەڵێ کاتتان ماوە چاوەڕێی کاتەکەین من ڕووناکیە گەیەم لەم تەنە ئەگەڕێتەوە بۆم چی پێوترێ گەڕانەوە دڵنیان تاو وەریگرم بەڵێ بەڵام بەداخە وەڵامەکان هەڵەبوو بە هەمان پرسیارە چاوەڕێ ناکەن بگەڕێمە تاو کاتە منیش وەڵامەکەتان وەرەگرم و زۆر ڕاستە وەڵامەکان دەستخۆچەکەی زۆر قای گروپی بی پەلە مەکەن باشە پەلە مەکەن لەم پرسیارە پرسیارەکە ژەڵێ کام لەمانی خوارەوە پاڵمانە یاخود ڕاکێشانە وزە هێز دانەوە هێزە تاو وەریگرم بەڵێ کاتە وەڵامەکان زۆر ڕاستە دەستان خۆش بێ کۆتایی هاو بە پرسیارەکانی قۆناغی یەکەم 6 پرسیاری گروپی A و 6 پرسیاری گروپی B خۆتان ئامادەکەن بۆ قۆناغی دووەم بزانین کامتان براوی پرۆگرامەکە بن باشە زۆر باشە خۆشەویستانم لەگەڵمان بمێنەوە پاش ناوەڕێکی کورد دەگەڕێم وڵاتان بەڵێ خۆشەویستانم بەرداوام لەگەڵتان بە قۆناغی دووەم هەروەکە زانین گروپی A و B لێک خوێندنگاوە هاتوون خوێندنگای چیای بنەڕەتی بۆیە مامۆستا غەفور بەڕێوەبەری خوێندنگاکان ویستی بێت چەند وتێکی جوانمان پێشکەشکا فەرموو مامۆستاگیان دەست خۆش بێ مامۆستاگیان زۆر بە خێراتی زۆر بە خێر بێ مامۆستاگیان دەست خۆش بێ زۆر بە خێراتی دەست خۆش بێ خۆتان گوڵن هاتنی ئەوە هەموو شتێکە فەرموو مامۆستاگیان زۆر سپاس زۆر سپاسی ئێوەی بەڕێزەکەم ئەمە یەکەم بەرنمەیەکە قوتابی و مامۆستا بە یەکوانێت دابنیشێنێ بەرنامی بیرتە بەڕاستی کۆمەڵی زانیاری و کۆمەڵە شتی پەروەردەیی پێشکەشەکە دیارە منافەسێکی دووسەکە زانیاریشە بەخشێ بە قوتابی و بە مامۆستاکانیش هەروەها من سپاسی ئێوەی بەڕێزەکەم کە بە جوانی پێشکەشیەکەن و ئەو ستافە جوانی کە لەگەڵ تاکارەکەن سەرکەوتوو بن هیوادارم زیاتر پێشکەوێت دەست خۆش بە مامۆستاگیان هاتنی ئێوە هەموو شتێکە زۆر سپاس دەست خۆش بێ زۆر سپاس بۆ گوڵەکەش نمونە زۆر بە مامۆستاگیان زۆر بە خێراتی ئامادەن بە قۆناغی دووەم دوو گروپەکان زۆر باشە ئەم جارە لە گروپی بیەوە دەست پێیەکەم لە ماوەی ئەوەنە چرکە پێتەڵم کۆتا وەڵام وەرەگرم باشە سێ پرسیارتان هەیە بەڵام بەر لەوەی بچمە لای پرسیارەکان ئەمە شتێکی خۆش بەسەر هاتێک گەڕنەوە لە خوێندنگای لەگەڵ مامۆستاکانتان نبوو بێ یان لەگەڵ هاوڕێکانتان شتێک هەبێت بەسەر هات نییە بە تۆنراوێک فەرموویان قوتابیاکی ژیرم گەلێ بەهۆش و بیرم لە پۆلا تووستوریام گوێڕایەڵی مامۆستام بەردەم دەڵێن
بە جلوبەرگی خاوێنم هاوڕێکانم ڕادێنم هەردەم دەڵم دایک یان ڕێزی دوا لەسەر چاوان باور بابەژ وەکو تۆ وایە ڕێزی لە ناو دڵایە مامۆستاکانم ژیرن چاو لە هەڵام نابێرن هەموو بۆ من پێویستن بۆ من سایە و مەبەستن. زۆر باشە چەپڵێکی زۆر قایم دەست خۆش بێ. لازۆگیان تۆ هیچی نییە بۆمان بۆچی ڕێنمای نوکتەیەک باشە زۆر باش ئەوە نییە کە لەگەڵ مامۆستا بەسەرم هاتوێ قەی ناکە هەرچیە بێ. ڕۆژێک لە ڕۆژان پێیانشی دەوڵەمەند باڵەخانەیەکی گەورە دروستەکە ئەو باڵەخانە گەورەیە بە دوو کرێکە دەستپێرێت دوو کرێکارەکە خاتیشان ماوە تاویکەن یەکێکیان ئەڵێ مژدەیەکی خۆش و ناخۆشم پێەیە کرێکارەکە بۆی ترێڵ ئەڵێ مژدە خۆشەکە ئەوەیە کە خەریکە باڵەخانەکە تەواوەکەین مژدە ناخۆشەکە ژەوەیە کە ئەم باڵەخانەیە نییە باڵەخانەکەی ترێ شتێکی ناخۆشە. تۆڤانیا گیان شتێکمان بۆ بگێڕێتەوە نوکتەیەک فەرموو. ڕۆژێکیان پێیەک بە خاکە ناز لە ئیمۆیەکەیات پۆلیسیانگرێت و پرسیار لە ئیمۆکە کات ئەڵێ بۆچی لێی ئەویشەڵێ نازان ئەڵێت ئەی باشە بەچی لێی ئەویشەڵێ بە کۆچکێکی XXX لات لێ دەست خۆشێ فانیاگیان ئامادە بە پرسیارەکان باشە بزانم لە پرسیارەکان چۆنە بن نوکتەکانتان خۆش بوو هیوادارم ئەمەش بزان وەڵامیان بەش باشە. زۆر باشە پرسیارەکە لە ماوەی 10 چرکە کۆتا وەڵام وەرەگرن باش ئاگاتان لە کات بێ 100 چەند ساڵە بێ هەڵبژاردن 100 ساڵە دڵنیان کۆتا وەڵام وەرگرم کاتە وەڵامەکەیان زۆر ڕاستە دەست خۆشەکەی دەستان خۆش بێ. بۆ پرسیارەکە تر ئامادەن؟ ئەم پرسیارەش لە ماوەی 20 چرکە کۆتا وەڵام وەرەگرن باشە 20 چرکە. چ گازێک ڕەنگی خوێن سوور دەکات؟ چ گازێک ڕەنگی خوێن سوور دەکات؟ زۆر ئاسانە ئاگاتان لە کات بێ. گازی کاربۆن. پرسیارم لێ مەکە چ گازێکە خوێن سوور دەکات؟ گازی کاربۆن. تاو کۆتا وەڵام وەرەگرم کەوتوتە کاربن بەڵام کاتیشتان تاوا بوو بەداخەوە وەڵامەکان هەڵەیە ئۆکسجینە مامۆستاگیان پێیان بڵێن ئۆکسجینە. زۆر باشە ئامادەمە پرسیارێکی تر پرسیارێکی تەرکیزە باشە ئێمە چونکە ئەچینە شوێنێک زۆر تەرکیزمان نییە بۆ شتێ پرسیارێکتان یەکەم زانم تا چەند دیقەتی ئەو شتتانیاو کاتون بۆ پرۆگرامەکەمان. دەرگای دەرەوەی NRT2 چ ڕەنگە لە ماوەی 10 چرکە؟ ئێستا هاتمە ژوورەوە لە NRT2 دەرگاکەمان چ ڕەنگ بوو؟ ئاگاتان لە کات بێ؟ کات ڕەش؟ دڵنیان تەواو؟ زۆر باشە بیریان ماوە چەپڵێکی زۆر قایم دەستان خۆش بێ. بە سێ کارت ئەچمە لای گروپی A ئامادەن بە پرسیارەکان گروپی A؟ زۆر باشە. پرسیارەکەمتان بیرکاریە لە ماوەی 20 چرکە کۆتا وەڵام وەرەگرن باشە 20 چرکە 24 دابەشی 4 کەڕەتی 5 چەند دەکات؟ 24 دابەشی 4 کەڕەتی 5 سی چۆن کردان لە پێشا دابەشەکەتان کرد سی تاو کاتە وەڵامەکەیان زۆر ڕاستە دەست بە چەپڵێکی زۆر ئامادەن بۆ پرسیاری دووەم زۆر باشە. پرسیاری دووەم لە ماوەی 30 چرکە کۆتا وەڵام وەرەگرم 30 چرکە مانگەکانی ساڵی کوردی بژمێرە. نەورۆز گوڵان جۆزەردان پشبەر خەرمانان گەلاوێش ڕزبەر گەڵا ڕێزا سەرماوەریز بەفرادان ڕێبەردان زۆر ڕاستە دەست خۆش چاپڵێکی زۆر قایم دەستان خۆش ێڕێک بە تەستە سوول بوو ئەتوانی بە خاوی یەک جاری تر بێڵیتەوە. نەورۆز گوڵان جۆزەردان پشبەر خەرمانان گەلاوێش ڕزبەر گەڵا ڕێزان سەرماوەریز بەفرانبار ڕێبەندان ڕەشەمێ. دەست خۆش بێ مامۆستاگیان. زۆر باشە ئامادەن بە پرسیاری سێم لە ماوەی 20 چرکە ئەم پرسیارش کۆتا وەڵام وەرەگرم باشە. پرسیارەکەش کیمیایە لە کیمیایە چۆنن باشی باشەیەوە. هێمای زانستی توخمی مەنگەنیس چییە؟ MG مەنگەنیس MN دڵنیان خەری وتێکەوە بەڵێ مەگنیسیۆم MGە وەڵامەکەتان زۆر ڕاستە دەست خۆش بێ. بە سێ کاتی تر ئەگەڕێمەوە لای گروپی B بەڵام بەر لەوەی بچمە لای گروپی B گروپی A ئەمەوێت بەسەر هاتێ قسەیەکی خۆش لەگەڵ تەلەبەکانتان نابێت چیتان بۆ حازر کردین بۆ پرۆگرامەکە سرودێک فەرموو مامۆستاگیان.
سرودەکە لەسەر نەورۆزە بەڵێ زۆر باشە بەجلی کوردیەوە و بەڵێ بەسەر نەورۆژە زۆر باشە فەرمی ئەو ڕۆژە ڕۆژی نەورۆزە جژنێکی خۆش بۆ کوردە پیرۆزە ئەو ڕۆژە سەربەخۆیە کوردستان ئەو ڕۆژە ڕۆژی شادیە خاباتە کوردستان ئەو ڕۆژی شادیە خاباتە کوردستان خاباتە کوردستان خاباتەکەین بۆ کوردستان لە پێناوی مافیژیە بادانگێکی زوڵاڵ ئەڵی هەر بژی کوردستان هەر بژی کوردستان ئەو ڕۆژە ڕۆژی نەورۆزە جژنێکی خۆش بۆ کوردە پیرۆزە ئەو ڕۆژە ڕۆژی شادیە خاباتە کوردستان خاباتە کوردستان ئەشکەوت بە ئەشکەوت کێو بە کێولاوان ئەستان لە بۆ ڕزگاری کوردستان پشتی شکە خوێنی دوژمنان ئەو هێرشە شێرانیە خاباتە کوردستان ئەو هێرشە شێرانێ خاباتە کوردستان چاپڵێکی زۆر 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 قایم دەستی خۆش بە مامۆستاگیان دەنگ خۆش بێ بەڕاستی سەوتێکی زۆر خۆشەکەوە بوو دەستی خۆش بێ مامۆستاگیان تۆ شتێکە بۆ ئامادە کردی؟ وەڵا شتێکی وام لە یاد نییە بەڵام هەر بەسەرهاتی مامۆستا لەگەڵ قوتابیات چکە ئێمە ڕۆژانە بەیەکەوە چەند ساعاتێک بەڵێ شتی زۆر خۆشی تایە یەکێک لەوانە تقریبا 10 ساڵە لێمە بەربوو لە دێک مامۆستا بووم قوتابیەک کە لە کاتی پرسایەت چوو بۆ ناو حەوشەی مەکتەبەکەوە بەردێک هەڵگرتبوو هاویشتبووی چێشاوی بەسەری قوتابیەکی ترا ئەندرا قوتابی هاتە ژوورەوە سەری خوێنی پێوە خوێنی پێ هاتە خوارە بینیار بوو وتە ڕێژوان وای لێ کردوم باڵمان کرد ڕێژوان بۆ هالی وتی مامۆستا من نەبووم وتمان کاکەوە تۆ شایدت هەیە چەند قوتابی ترەوەن شایدە ڕێژوان بوو وتی مامۆستا من نەبووم دوای ترتمە آخر شایدت هەیە ئەوانە ئەوڵێن تۆ بوتی آخر مامۆستا خۆ من بوو بەڵام خەتای خۆی بۆ من نەبووم وتمان بۆ خەتای وتی مامۆستا من بەردەهاوم ئەو بۆ لێوە ئاڕوا خەتای خۆ بکەوتە سەریە دەست خۆش بە مامۆستاگیان مامۆستاگیان تۆ شتێکە بێمان باس بکەیت تەلەبەیە کە بێ ئەستی بڵین ئەستی لاوازە بێت باش نیە لەوانەکانیە مامۆستا ئیمتیحانیەکە لە ئیمتیحانیا دەستی هەروالەکە مامۆستا لە کوڕم بیر کەرەوە ئەم شتانە لە مامۆستا ئەمەشە زانم دەستی عەکسەکات ئەو کەسانی لاوازنەوە خوێندکارانە پێویستە زیاتر یارمەتیان بیت زیاتر پێویستیان بە هاوکاریە ئەوە ئەرکی سەرشانی مامۆستایە بەڕاستی بەس ئەگەر قوتابیش خۆی کەم تەرخەمی بکات کەم تەرخەمی وا بزانم زیاتر ئاستی لاوازیەکە سەر کەم تەرخەمی قوتابی چکە مامۆستا درێخی ناکات بەس زۆر قوتابی هەیە وانەکانی ئیهمالەکە و زیاتر گوێ بەیاری و بۆ هینەکات بۆ شتانایەت بۆیە زیاتر ئاسیان لاوازە دەست خۆش مامۆستاگیان دایک و باوکیشمە هەمان شێوەی ئێوە ئەرکێکی لەسەر شانە لە پرۆسەی خوێندنی خوێندکارەکەیان هەر ئێوە نین زۆر باشە ئامادەن بۆ پرسیارەکە گروپی بی سێ کارتان هەیە ئەم پرسیارە لە ماوەی 20 چرکە کۆتا وەڵام وەرەگرن باشە پرسیاری یەکەمتان کام لەمانە بێقاچ لەدایک دەبن بۆق و پشیلە یاخود سەق بۆق بێقاچ لەدایک دەبن پێڵێن چیکە لەدایکە بێ سەرمێوتە کاتە وەڵامەکان زۆر ڕاستە دەست بە چەپڵێکی زۆرکەن دەستان خۆش بێ ئامادەن بۆ پرسیارەکەی تر لە ماوەی 10 چرکە ئەم پرسیارە کۆتا وەڵام وەرەگرن باشە هاوینە هەواری سۆلاف دەکرێتە کوێ چه پارێزگایەکی کوردستانەوە هاوینە هەواری سۆلاف دووهۆک دڵنیان چووی تۆ نەخێر نەچم بەس لە وانەی کۆمەڵایەتیە خوێندم لە کۆمەڵایەتیە کاتە وەڵامەکان زۆر ڕاستە دەستان خۆش بێ ئەم پرسیارەش لە ماوەی 10 چرکە کۆتا وەڵام وەرەگرن باشە ئاگاتان لە کات بێ ناوی چەند زەریایەکی گەورەی سەر ڕووی زەویمان پێ بڵێ چەند زەریایەکی گەورەی سەر ڕووی زەوی زەریای ئەتڵاس زەریای هێمن بەڵێ زەریای هندی سیانتان وتۆ منیش پێویستم هەربەسیام و بڵێم وەڵامەکەشتان زۆر ڕاستە دەست خۆشەڵێکی زۆر قای زەریای هێمن ئەتڵەسی هندی بەستەڵێکی باکوور زۆر باشە وەڵامەکان زۆر ڕاست بوو گروپی ئەی ئامادەن بۆ پرسیارەکان 6 پرسیاری قۆناغی دووەمی گروپی بی تەواو بوو ئەگەڕێم وەلای ئێوە و ئەبێ بە 6 پرسیار باشە پرسیار یەکەم لە ماوەی 10 چرکە کۆتا وەڵام وەرەگرم 10 چرکە ئایا گازی گۆگردیتی هایدرۆجین لە هەوا قورسترە بەڵێ یان نەخێرە بەڵێ دڵنیان بەڵێ ئەنیشە
ئەنیشە کات وەڵامەکەیان زۆر ڕاستە دەستخۆشەڵێکی زۆر قایم دەستان خۆش بێ ئەم پرسیارەش بیرکاریە و لە ماوەی 30 چرکە کۆتا وەڵام وەرەگرم 30 چرکە بچووکترین چەند جارەی هاوبەش بۆ هەردوو ژمارەی 9 و 8 چەندە بچووکترین چەند جارەی هاوبەش 72 چۆن حسابەکرد مامۆستاگیان بۆ 9 8 دۆزیتەوە بەڵێ بۆ 9 لەبەری ژمارەکە 8 بڵین تاکو چوتن هەر 9 ئەنووسیت 8ەکە شەر 8 کەڕەتی تەقری 72ەکە تا وەڵامەکەشتان زۆر ڕاستە دەستخۆشەڵێکی زۆر قایم مامۆستا ساراگیان زۆر زیرەک دیاری هەمووتان ماماشیەوە ئامادە مە پرسیارێکی تر لە ماوەی 20 چرکە کۆتا وەڵام وەرەگرم یاردەیەک چەند پێ یاردەیەک چەند پێ یاردە بەڵێ یەک یاردە چەند پێ مامۆستاگیان کردنی بەچاوە لە دوو گۆڵیا هەیە نەتان بیستوە 6 یاردە لە وەرزشا باشنیم لە وەرزشا باشنی ئاگاتان لە کات بێ هەر یاردەشە بۆ پێوانە بەکاردێ کاتان تەواو بووە دەوتوە بەڵام بەدا خۆڵامەکەتان هەڵەیە 3 پێ یەک یاردە 3 پێ ئێوە نەتانەزانی بۆی هەر نەهاتمەوە لای گروپی بی زۆر باشە کۆتایی هاو بە پرسیارەکان قۆناغی دووەم 6 پرسیاری گروپی A و 6 پرسیاری گروپی B باشە مامۆستاگیان ئێوە شتان نەکام گروپە براوە برد حسمەکە هەر گروپی B ببردایەتەوە یعنی ها خۆمان بردمانتەوە ئەمان هەر ئەوەڵ جار پێشیارم وا بوو کە حەز بە قوتابیەکان بیبنەوە بەڵێ ڕاستەکەی بەڵام ئێمە چاوەڕێی کۆنترۆڵەکەین کۆتا ئەنجاممان باتێ بزانین کام گروپ براوی پرۆگرامەکە بوون ئەگەر گروپی A براوی پرۆگرام بن ئەوە بنە خاوەنی خەڵاتێکی تایبەتیە نارتی دوو ئەگەر گروپی B براوی پرۆگرام بن ئەوە هەرێکەتانە بنە خاوەنی کارتێکی چاڤیلاند و بۆ ماوەیەک بێ بەرامبەر یاریەکانی بەکارێنن باشە چاوەڕێی کۆنترۆڵین کۆتا ئەنجاممان باتێ گروپی A لە کۆی 12 پرسیار قۆناغی یەکەم و دووەم خاوەنی 12 خاڵن باشە 12 خاڵ گروپی B لە کۆی 12 پرسیاری قۆناغی یەکەم و دووەم خاوەنی 9 خاڵن چەند خاڵتان جیاوازە 9 و 12 3 خاڵ کەواتە بە جیاوازی 3 خاڵ گروپی A براوی پرۆگرام بوون دەستان خۆش بە مامۆستاگیان چاپڵەیەکی زۆر قایمیان بۆ لێیان ئێوە بوو بە خاوەنی خەڵاتێکی تایبەتیە نارتی دوو زۆر بەخێراتن زۆر خۆشحاڵتان کردین ئەمڕۆ دەستان خۆش بێ دووبارە بەخێراتنی هەردوو گروپتانەکەم کۆتا قسە و کۆتا کۆمنتی خۆتان بن من هیواخوازم کە قوتابە بەڕێزەکان بەمە دڵخۆش بن من یەکەم جار وتم مەگەر ئەوان بیبەنەوە ئێمە دوو جار سەرکەوتوین لەبەرەوەی بەرهەمی ڕەنجی خۆمانە بینینەوە ئێستاش هەر ئەوان بردوانێتەوە هەر ئەوان بردوانێتەوە من هەست دەکەم هەستێکی جوانە مامۆستاگیان دەست خۆش بێ منیش هەمان بۆ چوونەمەیە هەمان بۆ چوونە هەیە مامۆستا سارەگیان زۆر زیرەک بوون چکە هەنێ پرسیار کە ئەکرا احتیمالی بۆ ئێمە نەمانزانیایە بۆیە دڵیان هیچ نەکا ئیشەڵا هەموو کار سەرکەوتەوە دەست خۆش بێ مامۆستاگیان گروپی B ئێواڵەن چی پیرۆزبایی چۆن لە مامۆستاکانتانەکەن پیرۆزبایان لێکەین گرنگ نییە بۆ ئێمە کێ برتێکێنێ بدێتە گرنگە بەشداریمان کردە لە بەرنامەکە دەست خۆش بێ لازگیان تۆ هەمان بیر و ڕام هەیە منیش هەمان بیر و ڕاو هەیە ڤانیاگیان تۆڵی چی تۆش زۆر باشە دەستخۆشی بۆ هەردوو گروپتان پیرۆزبایی لە گروپی A یەکەم منیشی چم نەماوە هەر ئەوەنە دەستخۆشی بۆ قوتابخانەی چیای بنەڕەتی بۆ پێشکەشکردنی ئەم گوڵە جوانە هیچم نەماوە هەرەوەنە دەستخۆشی بۆ هاوکارانم زۆر سپاس بۆ هەمولایەکتان هیوادارم پرۆگرامی ئەم جارەشمان جێ ڕزامەندی هەمولایەکتان بوو بێ تا پرۆگرامی کتری بیرتە و کۆمەڵێ زانیاری دیکە بەخواتان نسپێرم خواتان لەگەڵ